بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم کە لە بەرنمەیەکی دیکەی گفتوگۆ بەیەوەی عزیز چار دەبینەوە. دیارە لە شەوی ڕابردووە لە کاتی ڕاگەیاندنی ئەنجامی کۆتایی تاقیکردنەوەکانی پۆلە کۆتاکان بە تایبەتی پۆلی 9 و 12 ئامادەیی کاردانەوەی جێگۆڕکەی نێوان قوتابیەکی باڵاپۆش و نیقابدار یا پەرچەدار لەگەڵ یەکێک لە قوتابیەکانی دیکە بۆی کە لەو ڕۆوەکە کەسێک لەلایەن وەزیری پەروەردەوە دەنێرێت ئەو کەسی کە حیجابی هەیە دەبرێتە دواوە گەرچی باڵای کورتترە. ئەمە کاردانەوەی زۆری بە دوای خۆی داهێناوە بە تایبەتی ئەوەی کە زیاتر قسەی منتقی لەسەرم حاڵەتە دەکرێتەوەیە کە بۆچی دەبێت جیاکاری لە نێوان قوتابیانە بکرێت بە تایبەتی خودی بەرپرسانی پەروەردە دەبێن جیاکاریە بکەن. ئەوەی کە گرنگە ئاخۆ ئەمەی کە ئاشکرا و لەسەر ستەیج و بە بەرامبەر چاوی میدیاکان ئەگەرم جیاکاریە بکرێ ئاخۆ لە پشتی کامێرە و چاوەکان و لە ژوورە داخراوەکاندا چەندەها بڕیاری تر لەسەر دامەزراندنی قوتابیان بەنهێنی درابێت و جیاکاریان تێدا کرابێت. بۆ قسەکردنی زیاتر و گفتوگۆ لەسەر ئەمە لەگەڵ یەکێک لەگەڵ کارگێڕی لقی سلێمانی یەکێتی مامۆستایانی کوردستان بەڕێز مامۆستا عەبدولخالق ماوەتی و هەروەها بەڕێز بەدریە ئیسماعیل ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵ لێرە لە ستۆدیۆکانمان لە سلێمانی قسە و گفتوگۆ زیاتر دەکەین. بەخێر بێت مامۆستا. بەخێر بێت مامۆستا. گەر لێەوە دەست پێ بکەین دەکرێت لەناو پەروەردەیە ئەم حاڵەتانە ڕوو بدا کە لە شەوی ڕابردووە تا ئێستا دەزانین دەیان کاردانەوەی جۆراوجۆری بە دوای خۆی داهێناوە. بەناوی خوای گەورە میهرەبان دیارە پێش باسەکە ئێمە بێ بچینە سەرەوەی کە بەداخەوە پرۆسی پەروەردە لە کوردستان خۆی لە قەیرانایە و بۆ چەندین ساڵە قسە و گفتوگۆی لەسەرکرێ و کۆنگرێ و کۆنفرانسا دەبەسترێت لەسەرەوەی کە بتوانین پەروەردە لەم دۆخە چەقبەستوێ دەربێنین. بەڵام بەداخەوە تا وەزارەتی پەروەردە تا ئەنجومەنی وەزارەت تا کەسە بە حیزبیەکان بکرێنە بەرپرسیارەتی لە وەزیری پەروەردە و لە وەزارەتەکانی تر و لە وەزارەتانی معنین بە پەروەردە و پرۆسی فێرکردن لە هەرێمی کوردستان عاقیبەتمان لەوە باشتر نابێت. ئەوەی کە ڕوویدا بەداخەوە ئەگەر حاڵەتێکی ئیداری ڕۆتینیاتە کە بەداخەوە من پێش بەرنامەکە جۆم لە ڕوونکردنەوەیەک بوو لە وەزارەتی پەروەردەوە لە لیژنەی باڵای ڕێخستنی ناو هۆڵەکە کە دیارە بۆ یەکەمەکان و دووەم و سێمی قوتابیان سازکرا بوو کە یەکێک لە خاڵەکان مبەڕێدێکی زۆر زەعیفەوەی کە ئەم قوتابیە باڵای بەرز بووە. من کە دوای ئەوە تێبینم کرد سێرم کرد ئەم قوتابیە باڵای لە زۆربیان نزمتر بوو کە خراوەتە دواوە و بۆ لەناو هەموو قوتابیانی ئەمە ئەخیتەوە. تەبیعی حاڵەتێکی ئاساییە کە تۆ بەپێی یەکەمەکان بەپێی ئەمانە چۆنڵی ڕێکی یەخەیت و بەرنامە و ئەتەکێتی خۆ چۆنە لە قاعەکەیە. بەڵام بۆ نییە مافی ئازادی تاکە کەس پێشێڵکەی بەڕاستی لەو شوێنان. ئێمە گریمان وەکو بەڕێز فەرموو باشە مە لەسەر شاشەکان یعنی ئەم قوشکە ئازیزە ئازادی تاکە کەسی خۆی نیقابە تا سفوریشە طبیعیە. ئێمە باسەکەمان ئەمە نییە و باسەکەمان خودی ئەوە نیە کە دوێنێشە ڕوویداوە. باسەکەوەی کە بەداخەوە لە پشت ئەمەوەچی ڕوئەیە. باسەکەمان ئەوەیە کە بەداخەوە تا ئێساش بە تەسکەی حیزبی لە مؤسسەکان و لە یەکەم و دووەمەکان و بۆ لە پزیشکان و لەکوێ خەڵک وەرەگیریە نەک بۆ جامیعات و بۆ پەیمانگا و بۆ کۆلێژەکان. باسەکەمانەوەی لە کاتی تاعیناتەوە لە کاتی دامەزراندنە. ئەمە ئەوە دەرەخاکە ئێمە چەندین ساڵ هاوارمانە ئەبێ مؤسسەی حیزبی ئەبێ ئەبێ مؤسسەی پەروەردەیی ئەبێ مؤسسەکانی ئەم وڵاتە لە سەحیەوە لە پارێزەرانەوە لە هەموویەوە لە دەستی حیزب دەربهێنرێ کە کاتێک وەزیری پەروەردە سەیری ئەو قوتابیان ناکا بە یەک چاو سەیریام کە بەڕاستی کەواش لە ڕوونکردنەوە کا دیارە. بەڵام ئێمە قەنەعەتمان پێی نییە هیوادارین نیەتەکە ئەوە نەبوو بێ. بەڵام ئەو کاردانەوەی کە لێی کەوتۆ بە تایبەت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە میدیاکان دڵگرانی مسلمانانی پێوە دیارە بەڕاستی کە بەداخەوە ئافرەتێک قوتابیەک کە دوای 12 ساڵ لە کۆشش و لە هەوڵدان و لە دەردەسەری و لە ناوچەی گەرمیانی داماوە کە بەداخەوە زانین بۆ خۆشی لەوانەیە کە سوکاری ئەنفال و ئەمانە هەبێ. بەڵام بەداخەوە بەم شێوەیە مامەڵی لەگەڵ بکرێت لە بری دەستخۆشی و لە بری ئەمانە. بەڵام لەبەرەوەی کە ینی زیاتر وێنای ئەوە نەکرێت کە قسەکردنە لەسەرەوەی کە بوون منە ئاینی جیاواز یا دژایەتی ئیسلام. بەڵام گرنگەوەی خۆ ئێستا هەندێک خەڵکیش تەنانەت کە هاتوونەتە زمان و قسە دەکەن و کاردانەوەیان هەیە کە خودی کەسەکان ڕەنگە ئافرەتێکی باڵاپۆشیش نەبێت ئێستا دیفاع لەم باڵاپۆشیەکە بۆیە ناکرێت بڵێن دژایەتی دینە یاخودەکان دژایەتیەکی ڕوونی وەزارەت و بەرپرسانی پەروەردە. ئەوە ئێمە بەڕاستی کە باسیەکەین باسی ئەوە نیە ئەگەر بێتە حاڵەتێک ئافرەتێک بێ و قوتابێک بێ سفوریش بێ لەو شوێنەیە کە کاتێک غەدرێکی لێ کرابێ و زوڵمێکی لێ کرابێ بێ دیفاعی لێ بکەین بەڕاستی. باسەکەەوە نیە ئەمە نیقابی پێوەیە و ئەمە باڵاپۆشە ئەمە حیجاب براوەتە دواوە. ئەمە لەلایەک ئەمە خوێندنەوەیەکی تریە کە بەداخەوە ئەم بەرپرسانی پەروەردەیە خوێندنەوەیەکی ترەکەی بۆ ئەمە کە ئێمە ناتوانین بیشارینەوە.
ئەگەر ڕەواجیشی پێ بێن خەڵک بخۆی زانێ بابەتەکە چییە بەڵام مۆزوعەکە ئەوەیە کە خەڵکانی تریش هاتوونەتە سەرخەت من گوێم لێ بوو یعنی یەکێک لەو بەڕێزانی کە ئەندامی سەرکردایەتی حیزبێکی ئەلمانیە کە لە فەیسبووکە لە تۆڕە کۆمەڵایەتەکە لە ئەکاونتی خۆی نووسێتی من بە بیرۆبڕای خۆم کە نوێژیش ناکەم و کەسێکی دینداریش نیم بەڵام دیفاع لەو قزەیەکەم و یەکێتی قوتابیانی کوردستان کە سەر بە پارتی دیموکراتی کوردستان هاتووتە سەرخەت یعنی ئەڵێ ئەوە پێشێلکردنی ئازادی ڕادەربڕینە بۆیە پێویست بە پاساو ناکە مۆزوعە ئەبێ وەزیری پەروەردە بە جددی داوای لێبوردن بکە و بە ڕێزێک و عەبدولسەلام بەرواری کە ناخی خۆی لە فەیسبوک و لە تۆڕە کۆمەڵایەتەکان بەرامبەر ئافرەتێکی ئاوا کە ئێمە هەمومان سەرمان بەرزە پێوەی هەڵڕشتووە ئەبێ داوای لێبوردن بکە چکە وڵاتە بە کەسانی ئاوە جوانە ئێمە دیمان لەو تۆڕە و لەو خەڵکێ چوونە سەر ستەیج چەندی حیجاب و بەڕاستی هەر بۆ ڕوونکردنەوەی زیاتر عەبدولسەلام بەرواری داوای لێبوردنی کرد بە فەرمی و لە هەمان کاتە لە بەرامبەردا هات فەیسبوکی بە تەواوەتی داخستن لە بەرەوەی کە خۆی دانی بە هەڵی خۆی دانەوە داوای لێبوردنی کرد کامە ینی زیاتر پێکەوە ژیانە داوای لێبوردنەکە بۆیە پێویست دەکا ئەوانەی کە بە نیەتێکی خراپەوە مامەڵەیان کردووانش داوای لێبوردن بکەن بەدری خەندێمە لای جەنابەت تا چەندە باوەڕت وایە باڵاپۆشی هۆکارە بۆی کە ئافرەتێک نەتوانێت بگات بە زانست و زانیاری بە تایبەتی لەم سەردەمەی ئێستا و لە کۆمەڵگەی خۆمانە بەنای خۆی بەخشنی میرەبان من لێرەوە پێم خۆشە پیرۆزبایی لەگەشت خوێندکارە جامێرەکان بکەم تایبەتە خوێندکارە خۆنەویستانی کە 12 ساڵە ڕەنج دەدەن کۆشش دەکەن نمرەیەکی بەرچاویان بەدەستێنە و پیرۆزبایی لەو خوێندکارە خاوەن کۆششانە بکەم کە بەڕاستی حقوقیان پێشێل کرا بەڕاستی ئەو گرفتە گەورەی کە دروست بوو لە ئەنجامدانی تاقیکردنەوە کە تەمەنا دەکەین کە بێن بەدەنگیانەوە لێرەم پیرۆزبایی لەگەشت خوێندکارانی هەرێمی کوردستان هەموو پۆلی 9 پۆلی 12 دەکەم تایبەت دەوانەی کە نمرەیەکی بەرچاویان بەدەستێنە تەمەنا دەکەین بچنە شوێنێک خزمەت بەگەل و کۆمەلگا بکەن و کاتێک ئەو نمرەیان بەدەستێناوە ئێمە تەمەنا دەکەین کە بەڕاستی سوێندی یاسایی دەخۆن کۆمەلگا لە دەستی ئەوان بەڕاستی ئاسوود و ئارام و حەساوە بێ من لێرەوە ئەوە دەڵێم لێرەوە جارێکی تر پیرۆزبایی لە گشت خوشکانی باڵاپۆش دەکەم و ڕێزم بۆ هەموو خوشکان و ئافرەتانێکی ناباڵاپۆشیش هەیەوە نەبێ لێرەدا ئەمە بچینە بەرەیەکی ترەوە مافرەتان هاوڕەگەزی خۆمان ڕێز و تەقدیری تەواویشمان بۆ ناباڵاپۆشەکان هەیە من لێرەوە دەڵێم ئەمڕۆوە چرخانێکی گەورە بوو و بەڕاستی دەستکەوتێکی گەورە بوو و لە دایکبوونێکی تر بوو و شکۆیەکی تر بوو بۆ ئافرەتانی باڵاپۆش گەڕایەوە لێرەوە بەڕاستی ئافرەتان کە چەند کەسی جیاواز لە توێژەکانی تر لە دینەکانی تر لە ڕەنگە جیاوازەکانی تر هاتنە سەرخەت بۆ ئەوەی کە بڵنگۆی حیجاب شکۆی حیجاب یا حقوقی ئینسانێک وەکو جەنابی مامۆستا ئیشارەی پێدا حقوقی ئینسانێک کەس ئینسانێک شکێنراوە لە کۆتاییدا مرۆڤە ئینسانە کۆن ئەو ڕێکخراوانی کە باسی مافی مرۆڤ دەکەن ئیدعای مافی مرۆڤ دەکەن باسی ئازادی ڕەها دەکەن بۆ نانە دەنگ کە ئافرەتێک مافی پێشێل کراوە کەرامەت و هەست و نەستی بریندار کراوە ئێمە ئەگەر ئافرەتێکی ناباڵاپۆشیش ئەو سوکاتی بەرامبەر بکرایە بەڕاستی لە چوارچەوەی مافی مرۆڤدا وەکو ئینسانە دوکو بە شەریعەت و حقوق ئینسان کە خوای گەورە لایەنی پیرۆزی ئیسلامە بەشەر و مرۆڤ چەندێک لای مقدس و پیرۆز و بەڕێزە هەمان کاردانەوەمان دەبوو هەمان دیفاعمان دەکرد بۆ من لێرەوە بە ئافرەتانی باڵاپۆش دەڵێم بەڕاستی ئەمڕۆ زەینەب الغەزالیەکی تر لەدایک بوو زەینەب ئەگەر ئینسان خوای پەروەردگار چۆن مامۆستا محەممەد مرسی دوای 6 ساڵ زیندانی دەنگی نەگەشت بە کەس بەستەنا دیوار و ئاسن و تیشکێکی ئازار بەخشی بە چاوەکانی دەدرا و دەبیندرا سەدای نەدەگەیشتە کەس لە دادگەریەکەشیدا کاتێک کە دادگایی دەکرا لێ دەپرسا حاکم ئایا تۆ حامیەکان و پارێزەکان دەتبێنن ئەڵێ ژراوژراوێک دروست دەکرا کە دەنگ و سەدای من نەدەگەی بە حاکم بەڵام یەکێک هەوستم دەکرد کە دەنگێک وشەی بەڵەیە ئای دەوت بۆ ئەوەی کە حاکم وابزانە کەیتر بە بەردەوامی و من مراجعە کرام و بینراوم کە چەند بۆن منە کەیسی ناجێگیری دەروون و جەستەیی و دکتۆر ومانە وای کرد مردنەکەی بۆتە شکۆ بۆتە سەربەرزی دوای چەند ساڵێکی تر خەڵکی ئەم وەرچەرخان و گەورەی و سەربەرزی و سەربڵندیە ئەڵێتەوە بۆ لەبەرەی ئەمە چۆکی دانەدا لە بیر و باوەڕ و مەبدەئی خۆی بەڕاستی بە هیچ شێوەیەک تەسلیم نەبوو ئەمە بەرزکردنەوەی خودی ئەو پیاوە قارمانە بوو ئێستاش من لێرەوە دەڵێم ئەوان ویستیان شکۆی باڵاپۆشی شکۆی حیجاب شکۆی ئاەتی قورئان شکۆی نسەکی خوایی ئەم بەها کۆمەڵایەتیە گرنگە پێشێل بکەن و بەڕاستی بشکێنن خوای پەروەردگار خۆی بەرزی کردەوە هەموو چین و بەڕاستی خەڵکی هەرێمی کوردستان و خەڵکەکانی تریش و چینەکانی تریش و هاپیشەکانی تر و تەنانەت پەرلەمانتارەکانیش ڕێز و تەقدیرمان بۆ موقیفەکانیانە هاتنە سەرخەت من دەڵم هیچ کاتێک باڵاپۆشی نەکۆسپە نەلەمپەرە نەڕێگریە بگرە بەڕاستی ئیمتیازە سەروەریە بەڕاستی پاراستنی شکۆی ئافرەتە بەهای ئافرەتە خوانە خواستەکەی ماوە دەڵێن ناڵین ئافرەتانی ناباڵاپۆش خوان خواستە بێشکۆن ئێمە ڕێز و تەقدیرمان بۆ جهودیان بۆ ماندووبوونیان بۆ لێهاتوویان بۆ ئەوانی کە لە بەرەی گەلن بۆ
ئەوانەی کە عەدالەت دەپارێزن بۆ ئەوانەی حقوقی ئینسان دەپارێزن ئەوانەی بەڕاستی بە معنای کەلیمە خۆیان دەستەلمێنن نەک ئەوانەی لە بەرەیەکن تەنها ئەجێندا و کاری حیزبی خۆیان جێبەجێ دەکەن و دژی ینی پیرۆزی ئیسلام دەجەنگن. من لێرەوە دەڵێم نەخیر هیچ کاتێک باڵاپۆشی نەکۆسپە نە لەمپەرە نە ڕێگرە لە توانای لە زانستی لە عیلمی لە خزمەتکردنی لە پێگەی لە جانبی کۆمەڵایەتی لە وەزعی وەزیفی لە هەموو جانبەکانیدا من دەڵم بەڕاستی قەڵغانە گەورەیە و من دەڵم باڵاپۆشی بگرە ئەو پەڕی ئیمتیاز و سەلامەتیە بۆ ئافرەتان و هیچ کاتێکی ڕێگەر نییە لە زانست و زانیاری و مێژوو شایدە ئافرەتانی پێشین شایدە کە عائیشەمان دایکمان عائیشە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێنی وەی دینەکەتان لە عائیشە وەرگرن چەند هەزار فەرمودەی لەبەر بووە چەند ئافرەدانی ناوداری ئیسلامان هەبووە مامۆستەکانی ئیمامی شافعی ئافرەت بوون ئەمانە هەر هەمووی بێگومان ئافرەتێکی متەمەکین و دامەزرا و باڵاپۆش بوون کەواتە ماوەی دەسەلمێنی هیچ کاتێک باڵاپۆشی ڕێگر نییە لە عیلم و لە زانست و زلانی و نابێتە بۆ منە نامۆ بۆ کۆمەلگا بگرە الحەمدولله ئافرەتانی باڵاپۆش ئافرەتانی خاوەن عیلم ئافرەتانی خاوەن ویژدان ئافرەتانی خاوەن زانست لە هەر پێگەیەکی خۆیان دابن جێگە دەستیان دیارە و بەڕاستی قودوەن بوون و دڵسۆزی خۆیان سەلمان. زۆر باشە مامۆستا لە ڕابردوودا لە مۆزوعی دامەزراندن خەڵکێکی زۆر دەرچوویەکی زانکۆ و پەیمانگا گیرۆدەی جیاکاری بوو لە نێوان خۆیان بە تایبەتیەوەی کە تەسکی حزبی زیاتر دەبوو هۆکاری جیاکردنەوەی ئەوان لەگەڵ خەڵکانێکی تردا. دەکرێت ئێستا 2019 بێت ئەم جیاکاری هێشتا بەردەوام بێ بەڵام ڕەنگە بە دیوێکی ترا وەک پێشتری ژاماژەم پێکرد ئەمە زاهیرەکەیت یاخۆم لە پشتی پەردەوە چه جیاکاریەکی تر بکرێت دەکرێت لە ناو وەزارەتی پەروەردەیە بەم شێوازە ڕەفتار بکرێت و ئەم جیاکاریە بکرێت. بەڵێ وەڵا بە دڵنیاییەوە وەکو باسمان کرد ینی قەیرانی پرۆسی پەروەردە بەشێکی لەوەیە کە ئیهتیمام بە کەسە شیاوەکان نادرێت کە لە شوێنی شیاوەدا بنرێن یعنی هەر کات تۆ پۆستێکت هەبوو بەڕێوەبەرێکی قوتابخانەت هەبوو مامۆستایەک جێگایەکی فەراغت هەبوو مدیر عامێک شوێنێکت هەبوو ناکرێت بە پۆستی حیزبی پڕ بکەیتەوە ناکرێت ئەو کەسانە سەر پێوەری حیزبی پڕ بکرێنەوە. ئێمە چەندی قوتابیوانێ من ئەمڕۆ بەڕاستی لە شوێنێک دوو کرێکارم بینی ینی گەنج بوون قسەم لەگەڵ کردن وتم ئینشەڵڵا جەنابتان ئەخوێن وتی مامۆستاژە من خریجی ئینگلیزیم ئەویتریان وتی من کولەی طب ئەسنانم تاو کردووە بەداخەوە لەگەڵ وەستایەکی ئاوەڕۆ ئیشیانە کرد زۆر بێتاقەت بووم پێ بەڕاستی ینی تاو ناخم جوڵا بوویان بەڵام بە هەزبەرزیشەوە ینی بە ئیشکردن بۆ کەسایی بنیە بەڵام ناکرێت قوتابیەک دوای چەند سەدین ساڵ خوێندن لە شوێنێکی ئاوای ئیش بکە ئەبێ ئەم مەقام و جێگە و پێگەی خۆی جیاوازە ئەگەر ئەم خەڵکەی کە کوڕی بەرپرسەکانن ئەوانەی کوڕی حیزبیەکانن ئەوانەی کوڕی تەسکیەکانن ئەگەر بە هەمان شێوەی ئەم دوو گەنجە ئەم دوو کوڕە خۆشەویستە ئاوا ئیشکەن هیچ مشکلەمان نییە وڵات هەموو یەکێک چاوسێ دەکرێت بەڕاستی بەڵام بەداخەوە جیاکارێکی زۆر لە وڵاتی ئێمەیە هەیە کاک جەلال ینی من بەردەوام وتومەتەوە ئێستاش بەڕێوەبەرێکی قوتابخانە لە دەڤەری سەوز ئەبێ هەر تەسکی سەوزەکە تەرپێ بێ لە دەڤەری زەرد دەبێت تەسکەکە تەرپێ بێ کە کاتێک اختڵاسێکی مادی کۆمەڵی ئیشکالاتی تری هەیە ئەی بەرە شوێنێکی تر دەرەکرێ لە شوێنێکی تر ئەیکەنەوە بە مدیر و کە کەسێک بەڕێوەبەرایەتیەکی بەدەستە لە غێری پەروەردەش لە هەموو دەستگا و موسسەکانی تر سەیرەکەی کەسانێکن کە بەڕاستی هەموو وەزەف و کاربەندەکان لە بەردەستیان واوەی لایەنە بەدەستیەوە کە ئاسڵ ئەتەکێتی مامەڵەکردن و قسەکردنی نییە نەگەوەی ئەتەکێتی ئیداری هەبێ بەڵام لەبەرەوەی فلان باڵا و لەبەرەوەی فلان تەسکەی شوێنێکی پێەیە خراوەتە ئەم دەستگایەوە و فلانە پۆستی پێدراوە بۆی بەداخەوە ئێمە ئەگەر لە 91 و 92 ساڵانی شەڕی ناوخۆ و شەڕی نەگریسی ناخۆ باسی ئەوە هەبوایە کە بە تەسکەی حیزب بە تەسکەی حیزبی خەڵک لە موسسەکانە بۆیە بەداخەوە ئێستا لە 2019 هەمان شێوەی کێژەم جیاکاریە دەکات بەرپرسانی باڵای خودی وەزارەتی پەروەردە لە کاتێکە وەزارەتی پەروەردە دەبێت تێگەشتن و پەروەردەیەکی جیاوازیە بێ بە کۆمەلگا وڵا من بە دڵنیایەوە من قسەکەی پێشم تاوکەم بەداخەوە لە 2019 هەمان بابەتی پێشوو بە تەسکی خەڵگەچێتە شوێنەکانی تر ئێمە ینی گەورەیەکێک لە ئیشکالەکانەوەی وەزارەتی پەروەردەی وەزارەتێکی سەربەخۆ بێ بەڕاستی ئێمە هەموو جارێک لە حکوومەتی لە کابینەی حکوومەتەکان و ئەو چەند کابینەی پێشوو تەمەنای ئەومان کردو کە کاتێک وەزیری بەرگری خۆدانی وەزیری سامانە سروشتیەکان هەر عافێتی خۆ بێت تەسلیمی کەسی ناکەی وەزیری فلان و فیسەر بە هەر بە خۆت بێ بەس ناکری وەزیری پەروەردە وەزیری خوێندنی باڵا ئەم کەسانە کەسی پرۆفیشناڵ بن ئێمە زۆر لە تۆڕە کۆمەڵایەتەکان هاوارەکرێ خوشکی بەڕێزم بە حکومی کارەکان لەوانەیە زۆر ئاگدار بن چەندین بەڕێزمان هەیە هەم لە توێژەری دەرونی هەم لە کەسانی پسپۆر لە بواری پەروەردەی کە کاتێک قسە و گفتوگویان هەیە کە کاتێک پەروەردەیان لەسەر دەستوەستاوە تەمەنا ئەکرێ و
تەرحەکرێ بۆی کە بکرێنە وەزیری پەروەردە ئەی تۆ وەزارەتی پەروەردە ئەی دەسەڵات بۆ نای بپرسیتەوە و لەم پێشنیار و تێبینیانەی ئەو خەڵکی کە کاتێک ئەم تەرحانەتان ئێنێ و ئەم ئۆڤارانتان ئێنێ کە ئێمە کەسانی ئاوامانێ بۆی خزمەت بکەن لە وڵاتەیە بەڵام بەداخەوە کەسەکان کەسی سەربازین و کەسی حیزبی و لە دەستگاکانان ئەو کاتیان هێنە ناو بەرپرسیارەتی پەروەردە و بەرپرسیارەتی مدیر عام و شوێنەکانی ترەوە بۆی بەداخەوە ئەبێ وەزارەتی پەروەردە بالفعل بێلایەن بێ و وەزارەتی پەروەردە پلان دابڕێژێ ئێمە بەڕاستی کاک جەلال سیستەمی پەروەردە لەسەر کۆمەڵێک شت بنیاد نراوە یەکێک لەوانە مامۆستایە و قوتابیە و پەیڕۆ و پرۆگرام و بینای خوێندنگە من نازانم لە چۆ باسی بکەین باسی قوتابیەکە وەزعی قوتابی کە ئێستا بۆی دانیشتوین باسی مامۆستایەکە کە بەداخەوە دوێنێ و پێرێت 4-5 ساڵە وەزعی مامۆستا بە نیوموچە و ڕوعموچە بڕێکراوە ئێستاش مافی ئازادی مامۆستا و کەرامەتی مامۆستا ناپارێزرێت لە قوتابخانەکانە باسی بینای قوتابخانە ئاکرێ پار و پێرار داوامەکانمان باشتر بخەری بوو هەنگاومانەنا بەرەو دووداوامی یەک داوامی من ئێستا پێت بڵم گەڕاوی نێت و تەراجعمان کردبەوەی کە یان لە دووداوامی و کاتینەوە بە سێداوامی لەبەر بینای قوتابخانەکان لەبەرەوەی بینانەی کە حیزب تایەتی ئێستا ئامادەنێت چۆڵێکە خزمەتی پەروەردەی پێ بکا بەڕاستی منهجمان هەیە چەند ساڵەوە پێش منهج لە وڵاتی لوبنان و لە چۆ چاپخانەی چۆ تەبعیەکە لەبەر لەگەڵ فلانە بەرپرسایە چۆ سەیری منهج بکە بزانە چ سەقەتێکی تایە چاڵەیەکی تایە بۆیە منهج و پەروەردە و ناونیشانی پەروەردە خۆی پەروەردە و فێرکردنە بەداخەوە پەروەردەکە نەک لە سەرەتایە نەماوە بۆتە فێرکردنەکەش ئیشکالی لەسەرە بۆیە بە هیچ شێوەیەک ئێمە فێربوون ئێستا لە قوتابخانەکانە هەست پێ ناکەین مدابعانیە کاک جەلال مڕاجعە نیە یعنی لەلایەن سەرپەرشارانەوە لەلایەن وەزارەتی پەروەردە بەڕاستی لیژنەیەکی مختص نیە بێتە سەر قوتابخانەکان ئادەی گرفتی قوتابی چییە گرفتی ئیشکالاتی کۆمەڵایەتی ئەم هەموو مەشاکل لە کۆمەڵایەتیە لە زانکۆ پەیمانگاکان و ئامادەیەکان و تا بنەڕەتەکانی شایە چیە مشکلەکە ناکۆڵنەوە ماوەسا ئەگەر سێر بکەی کۆمەڵگەیەمە کۆمەڵگەیەکی مسلمان و ئیسلام پەروەرە بەڵام خۆن بۆچی دەبێت تا دێت دەبینین منهەجی پەروەردەمان خاڵی دەبێتەوە لەو ئیسلامی کە کۆمەڵگە و باو باپیرانیشمان وەریان گرتووە ئەمە دوجار کاریگەریەکانی چی دروست دەکات ئەزانی کاک زرا منەمێ زۆر بەسەریح بڵێم یعنی هەندێک لەم بەرپرسانە زۆر حاقدن لەسەر ئەم مۆزوع مەسەلەی دین و مەسەلەی پەروەردەی ئیسلامیەوانە ئێستا حالێ من ئەمەوێ ینی هەموو هاوڵاتیانی خۆشەویست زۆر بەرپرسە پەروەردەکان وەڵامی من بنەوە ئەگەر وان نیە ئێستا پلان هەیە وانەی پەروەردەی ئیسلامی لە قوتابخانەکان هەر نەمێنێ ینی هەر نەمێنێ کاکێ من لەگەڵ وانەی پەروەردەی ئیسلامی ئەڵێن بۆ نمونە شێوازی ئەم ئەوانەی کە دانرێ ئێستا منهجێکە پراوپڕ بە پەروەردەی مناڵ پراوپڕ بە پەروەردەی بنەڕەتی بە حوتوەشتونەوە و پۆلەکانی تریش من چەندین مامۆستای ئاینەیە ئەو مامۆستانی کە لە قوتابخانەکان ئاینەڵێن و سیرەکەین مناڵێک پەروەردە ئەبێ کە بەڕاستی خزمەتی نیشتیمانەکە خزمەتی وڵاتەکە خزمەتی نەتەوەکەیەکە فێرە بێ کە گەندەڵینەکە خزمەتی دایک و باوک چۆن ڕێز لە دایک و باوکی بگرێت چۆن ڕێز لە عیلمەکەی بگرێت چۆن پاشە ڕۆژێکی هەبێ خۆی بینین یەکەم و دووەم و سێمەکان هەموو ئەوان کە پەروەردەی دەستی مزگەوت و پەروەردەی دەستی قورئان و دەرسە تایبەتەکانن بەڕاستی بۆیە ئەگەر ئەم وەزارەتە وەلایەنە پەیوەندیدارەکەنەوە ئەم بەرپرسە حیزبیانە ئەگەر بەتەما بن بۆی کەوانەی پەروەردەی ئیسلامی یان ئەم نەهجە پەروەردەیە کە لە ناو قوتابخانەکانە لابرن تەبیعیە بە شتی تریش بخوێنێ بەڵام ناکرێت تۆ لەگەڵ مەغزا و چۆن دەڵێ ناخی مناڵی خۆمانە کە پەروەردەی ئیسلامی کە دینداریە پەروەردە بووە تو ئێستا لێ تەریکوی بیکەیت بەشێکی جزئی لە قوتابخانەکانە کە بەداخەوە کۆمەڵێک دەرسی ترکێتە جێگای ئەگرێتەوە کە ئێمە لەگەڵ ڕێز و حرمەتمانە لە پەروەردەی مەدەنی لە دەرسەکانی تر بەڵام مامۆستا ئێستاش نازانێت چۆن بیڵێتەوە چۆن ئەم پەیامە بگەێنێ بۆیە بەداخەوە وەکۆی بەڕێزت فەرموو ئێستا لە قوتابخانەکان و ئەوەی کە تدریج ئیشی لەسەرکرێ لابردنی وانەی پەروەردەی ئیسلامیەت چۆن قوتابخانە ئاینەکان تێکەڵای وەزارەتی پەروەردەکرانەوە و منهەجیان خەریکە دەستکاریەکرێ و بەڕاستی ئەبێ شۆڕشێکە بێ و بێ دەنگێکە بێ و بێ من هەر لێرەوە داوام لە ئەندام پەرلەمانە بەڕێزەکان هەیە هەم بەتایبەت لە لیژنەی پەروەردە کە بەجددی لەسەر ئەمە بێنە دەنگ و سەردانی وەزارەتی پەروەردە بکەن کە ئایا نیەتێکی ئاوایە بۆ لابردنی پەروەردەی ئیسلامی ئەم نیەتە چی ئەگەر مەسەلەی حەقدا مەسەلەی باسی پەروەردەی ئیسلامیە شێوازی نەوتنەوەی ئەم ئاینێوەرە مامۆستای مختصی خۆی بۆ دابنێ بۆی بجوان بیرێتەوە نەوەکانمان بە جوانی پەروەردە بشە بدرێخان سەبارەت بۆی کە زانستی ئیسلامیەکان خرانەوە سەر پەروەردە پێشتر لەسەر ئەوقاف و لەوێ بوون ئێستا سیر دەکەی ئەمانەش بەرەبەرە بەرتەس دەکرێن و قوتابیەکی زانستی ئیسلامیەکان کە پلەی دووەم بەدەستێنن بەم شێوازە مامەڵەی لەگەڵا دەکرێت وەکو پەرلەمانتار کۆمنتان لەسەر ئەمە چۆنە وا دەتانوێت چۆن کار بکەن بۆی کەمانە پێگەی خۆیان پارێزراو بێت لە هەموو دنیاە بە تایبەتی وڵاتانی دراوسێ کاتێک کە مەناهیج لە پەروەردەدا تەڵەن تەسبیت دەبێت
منهجە ئینسانیەکان و منهجە شەریعەکانیش طبعاً بەڕاستی حەقی تەواوی پێدرێ بە تایبەتی وڵاتانی ئیسلامی بەڵام خۆکو جەنابی شارە پێدامەسا لە وڵاتێکی کامل مواصفاتی مسلمان و لە سەدانەوە ئەوەنێ مسلمانین بەڵام حەیف ئەو بەڕاستی هەدەف و ئامانجەی ئێمە هەمانە ئەوە نانەوێ بە هیچ شێوەیە کۆسپ و لەمپەرێکی زۆر گەورن لە بەردەم گەاندنی ئەم ئیلمە بۆ شێوەی کە جەنابی مامۆستا ئیشارەی پێدا لە هەموو دنیا گرنگێکی تەواو بە هەردوو زانستەکە ئەدرێ لە ژینگە و بەڕاستی هەرێمی کوردستاندا لە وڵاتی ئێمەدا کە زۆرینی مسلمانە هەردوو بەڕاستی منهجەکەمان پێویستە هەم منهجە علومە ئیسلامیەکان هەم منهجە بەڕاستی بابەتە فقهی و شەرعیەکانیش زۆر جێگەی داخۆکو جنابی مامۆستا ئیشارەی پێداستا کە زۆر دەستکاری ڕاستە پێدەچێت لە هەندێک ناوەڕۆکی مەناهیجە گرفتت نەبێ بەڵام کاتێک ئەوان هەدەفێکی زۆر گەورە پێکن کە دەچن بە پێچەوانەی ئەو منهجە و مامۆستایەکدانن کە نا باڵاپۆشە و جاری وایە مامۆستایە کە توانای بۆ بەلاغەت و شەرحیات و مانەی لە جانبە پەروەردەیەکەوە هەیە ناهێڵن بێڵێتەوە و جارێک کاتێک مناڵک بێ بە جوانی ئەو ئاینی لە بەردەستی ئەو کۆمەڵ ئاەتی فەرمودەی لە بەردەستی بە جوانی بخوێنیت یەکسەر مقاتعەکەوە پێڵێتەوە خۆ مزگەوت نییە تۆ ئابۆ شێوەیە قورئان خوێنی یاخود لە زانکۆکان لە پەیمانگاکانەمە چەندین گەنجی خوێنکارمانە سکاڵای هێناوڵێ مامۆستامانەیە بە زۆر ئەوێت تووشی ئیلحادمانکە بە زۆر محارەبەمانەکە بە زۆر دژایەتی دینەکە بە زۆر واکا کە سوکاتی بەسەر پۆشتم دەکا بە بیر و باوەڕم دەکا بە هەر شتێک بە بوعدە ئیسلامیەکەی دەگێڕێتەوە زۆر جێگەی داخێمە طبعاً لە پەرلەمانی کوردستان چەند هەموو نوێنەران تەمەم فراکسیۆنەکان یەکەمان نوێنەرمان هەیە لە وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا ئەتەم ئێمە لەسەر خەتین هەوڵی تەواوە دین کە بەڕاستی بە شێوەیەکی ئاسایی منهج دابنرێەوە پەتایبەت بۆ نمونە ئەو سلکەی کە ئەوقاف زانستە شەرعیەکان چۆتە سەرپەروەردە ئەوی شەر بە هەمان شێوە وڵاتانی تر حقوقی تەواوی پێ بدرێ بۆ مەسام خاتونێکی ئێستا لە سلکی خۆی لە بەشی خۆی لە بەشەکەی خۆیدا یەکەم بوو لە هەرێمی کوردستاندا وابزام دووەم بە لە بەشەکەی خۆیدا و لە هەرێمی کوردستان سێم بووە ئەمە بەڕاستی ئەمە ئیمتیازە ئەمە ئینتاجە ئەم ئافرەتە خۆی خولیای ئەم بەشەی هەیە بۆ تایە سەرکەوتوو بۆ لە هەرێمی کوردستانە ئافرەتێکی ئاوا مسەیتەر و تیە کۆشەر ئەو نمرەی هێناوە ئەوە بەڕاستی دەستکەوتە بۆ هەرێمی کوردستانەمە بەڕاستی سی قومەتمانی پێکرێەوە سەری PSPدەوە جێگەدەستی دیارە بێ ئەوە ڕۆڵ و کاریگەری ئەبێ ئێمە وەکو بەڕاستی پەرلەمانتارین هەرێمی کوردستان دوێنێش لە نووسنگەی سلێمانی گرتبوونەوەیەکمان لەگەڵ خوێندکارە ناڕازیەکانە ئەنجامدا یەکەم و دووەم و سێمەکان کە بۆ نمونە سیستمی پەروەردە ئاوایە کە لە ساڵی 2015 بۆ 16 تاسا هیچ حسابێکیان بۆ نەکراوە و تەعین نەبوون و ڕۆڵیان پێ نەدراوە بەحسا بەناوی میکانیزم و بڕیاری گزارەکی بۆ درراوە و محلی عرابیانی و تاسا فەقیرە خۆیان شیان لە شوێن شیاودیان دانراون ئەکە دیراساکەی هەموو خوێندکاران لە هەرێمی کوردستان هاتوونەتە دەنگ بەبوونیاویش هەر وەزعی سیستمی پرسیاردانان و پرسیار مماتەڵە پێکردن و دزین و فرۆشتن و ئەمانە ئێمە لە پەرلەمانی کوردستان لەسەر خەت ئەبیت بە تایبەتی بۆ بەرەی گەنج ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە بەڕاستی بەرنامەی کارمانە هەبووە کە ئێمە دەبێ زۆر گرنگی بە توێژی گەنج بە ڕۆڵی گەنج بە پێگەوت توانە تاقەی گەنج بدەین کە بە تایبەتی ئەو گەنجانی کە خولیایەکی تەواویان هەیە بۆ پێگەیشتن و خوێندن و نمرەیەکی بەرز بەدەست بێن بەڵام کە ئێستا حکومەت و دەسەڵات ئاوایان لێ بکە پەراوێزیان بخە دڵیان بە شەهادەکە و نمرەکان خۆش نەبێ پلەی یەکەم و دووەم و سێمەوە چەند ساڵە تەخەڕوجیان کرا حسابیان بۆ نەکرێ وای لێکا سیستمی خوێندن ئەمە بەڕاستی وای لێ دەکات لە کە بکرێتەوە و گەنجەکان لەبری ئەوەی چۆنەڵی مشتاقی خوێندن بن بەرەو ئاراستەیەکی خراپتر و کردمەڵبوودیان بە ئێمە لەسەر خە دەبینەوەکو پەرلەمانی کوردستان و فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و نوێنەرانمان لە وەزارەتی پەروەردە کە بەڕاستی جیاکاری نەمێ لە بینی خوێندنی ئینسانی و خوێندنی شەرعیدا و هەمان باڵانس و حسابی بۆ بکرێ هەمان پێگە هەبێ و هەمان امتیاز و هەمان هەلی کار و هەلی تعیینبوونی درێمە گرفتی سەرەکیمان لە هەرێمی کوردستان کە زۆر جار لایەنە سیاسیەکان وەکو دروشم بە هەمویانەوە بەرزی دەکەن و دەڵێن با پێکەوە بژین ئەم هەڵوێستە تا چەندە کاریگەریە کاتە سەر پێکەوە نەژیانی کۆمەلگایە کە هەمومان مسلمانین و تەنانەت ئەو قوتابیانەی تریش کاگەر بڵێن باڵاپۆش نەبوون دایک و باوکیان دوجار هەر
باڵاپۆش بوون و مسلمانن و هەمویان لەناو یەک خێزانین تا چەندە هۆکارە بۆ پێکەوە نەژیان لە کۆمەلگایە دروستکردنی دووبەرەکی بێگومان ئەم حەدەسەی کە ڕوویدا دووبەرەکی بووە مەجیاکردنەوەی ئەدیان بوو ئەمە بەڕاستی محاربەکردنی ئیسلام بوو ئەمە سوکاتیکردن بوو بە نەستی خوای پەروەردگار بە قورئانی پیرۆز بە سوکاتیکردن بۆ باڵاپۆشی ئەمە دژایەتیکردنی ئیسلام بوو بە ئامی ئاشکرا بوو بە دووبەرە ینی وای لێ هادەمە چۆ ئەو هەڵوێستا بوو بە بەرێک ئەو بەڕاستی بەرەکەی تر کە زوڵمی لێکرا بەرەیەکی تر بوو بەڵام ئەوەی کە جێگەی خۆشحاڵی تڕێمە ئاینی پیرۆز ئیسلام باسی پێکەوە ژیان دەکا باسی ڕەنگەکان دینەکان وخوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا چەندێک بە جوانی هەر سەیری پێشەوامان محەممەد صلی الله علیه و سلم مامەڵەی چۆن بۆ هەڵسوکەوتی چۆن بووە لەگەڵ بەڕاستی بەدەر لە لەوانی کە شوێن کەوتە ئیسلامون دینەکانی تر پێغەمبەری خوا چۆن ڕێزی لە ڕێباز و دین و بیر و باوەڕی ئێوان کردو خوای گەورە لە قورئانە بەڕاستی بەرچاوڕوونیمان دەداتێ بەڵێ دووبەرەکی دروست دەکات جیاوازی دروست دەکات ژینگە و کۆمەلگا تێک دەدا بەڵام ئەوەی جێگەی خۆشحاڵیە ئەم هەڵوێستا ئەم مەواقیفەی کە ڕوویدا هەڵوێستێکی مردانەی خەڵکی هەرێمی کوردستان مسلمانانی هەرێمی کوردستان بەدەر لە مسلمانان پێدەچێت زۆربەی لە ئەدیانەکانی تر هاتوونەتە زەخات بەڵێ من دەڵم دووبەرەکی دروست دەکا جیاکاری دروست دەکا و بە ئامی ئاشکرا ئەو ئەیسەلمێنە و دەری دەخات کە من بەڕاستی باگراوەندێکی مسلمانێتی و دینداریم نییە و لە هەرێمی کوردستاندا بەس تەنها پێدەچێت بە تەسکەرە مسلمان بێ بەڵێ دووبەرەکی دروست دەکا و کەواتە ڕۆحی پێکەوە ژیان لە هەرێمی کوردستاندا بوونین یەکایمەکە بۆن من ئیدعای دیموکراسی و پێکەوە ژیان و یەکدەنگی و یەکڕەنگی و یەکتیمی و بۆن منەیەک ئامانجی بکەین بۆ شێوەیە نە وڵات پێش دەکەوێت نە سیستمی خوێندن و پەروەردە پێش دەکەوێت نە حکومڕانیش بۆ شێوەیە سەرکەوتوو دەبێت زۆر باشە مامۆستا کردی پەروەردە کاتێک دەڵێن ئەگەر وڵاتێک بڕوخی هەموو پایەکانی تری نەمێنێت تەنها پایەی پەروەردە بمێنێ ئەو وڵاتە هەرگیز ستاپ بکەنە ڕووخاو و جارێکی تر بنیاد دەنرێتەوە تا چەندە کەرت یا پایەی پەروەردە لە هەرێمی کوردستان با ئەوەندە هەیە کە پشتی پێ ببەستین لە ئێستادا بە دڵنیایەوە کەرتی پەروەردە توانای ئەوەی نێ قوتی ئەوەی نێ پەروەردەی کۆمەلگا بکە بەنەوەیەکی باش پەروەردە بکە ئێمە کە باسی وەزارەتی پەروەردەوە باسی پرۆسی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستانەکەی نەبێ نەتائیج ببینین بەڕاستی ئەو پەروەردەی ئەو نەوانی کە تەخەڕوجەکەن و لە قوتابخانە و لە زانکۆ پەیمانگاکان کە دەرسن ئایا بۆ من ڕاپرسێک بکرێ تا چەند تەسیراتی ئەو قۆناغانەی خوێندن و منهەجی خوێندنیان بەسەرەوەیە کە وەزارەتی پەروەردە چۆن ئیجباری یعنی خۆ تۆ منهەج شتێکی اختیاری نیە بە ئیجباری بێ بخوێندرێ تا چەند مامۆستایان مؤهلن بەوەی کە بتوانن قوتابیەکان پەروەردە بکەن کەنەوەیەک پەروەردە بکەن کە لە دواترە ئەمنەوەیە وەکو مامۆستاکان ئەوانیژنەوە بنەوە جیل بە جیل بتوان خزمەتی ئەم کۆمەلگایە و خزمەتی ئەم وڵاتی ئێمە بکەن بەڕاستی زۆر دەوترێ ینی بۆنەی هەنێک قزایە و باسی اختلافاتی دین و باسی کۆمەڵەشتی تر کە لەوانێ بڵێم هەنێ لە بەرپرسانی پەروەردەکردویان لە بەوردی سەر زمانێ و ئەترسن لەو کەسە باڵاپۆش و لەو خەڵکی کە دیندارە بخرێنە پۆستەکانەوە نابانە ترسن ینی تاقییان کەنەوە تاقیش کراونەتەوە کە چوون بە حکمی ئەوەی کە ئەمانە بەرپرسیارەتێکیانە سەرشانەوە خزمەتی کۆمەلگایانەوێ باشترین کەس دەرچوون لە وەزارەتەکانە ببینن لە مدیر عامەکانە ببینن لەوانەیە ببینی هەر لە سلێمانی خۆمان و تاگاتە شوێنەکانی تر سەیری کەن ئەو بەرپرسانی کە دانراون بە ئایدیاک بێکێکی تر بۆ یەکێکی تر دانراوە کامیان لە پرۆسی گەندەڵی و لە کەیسی گەندەڵی و ئاڵاوە و کامیان ئامادەیە ناخواردنەکەی بازاری خۆشی لەسەر ژیفانی خۆی بخوا لەگن نەسەری وەزارەت و مدیریەتەکەی خۆی بەڕاستی ئەمە ئەکرێ ئێمە باسی ئایدیا نەبێ باسی فکرە نییە کەس یعنی من ئازادم بۆ خۆم ئەو کەس ئازاد تۆ بۆ نێڕێ لێ بگری ئاڵو گۆڕی پێ بکەی جێگاکەی باسەکەوەیە ڕووی زانستیشەوە گەرسیر بکەین بۆ نمونە وەک کۆمنتی هەفتەی پێشوو یەکێک لە دکتۆرەکانی زانکۆ لە کۆنفرانسێک کە بۆ مەلا عەبدوڕحمانی پێنجوێنی سازکرا بوو باسی لەوە کرد لەوەتەی کە قوتابیەکان لە دەروی حوجرە و مزگەوتەکان پێدەگەێنرێن عولەمایەکی وامانییە کە ئێستا خزمەت نەکتەنها بە کۆمەڵگەی کوردی بکە بە دەرەوەش بکە بەڵام جارانە عولەمانەی کە هەبوون ئێستش کتێبەکانیان دەخوێنێت لە زانکۆکانی دەروی وڵاتیشدا ئایا ئەو زانستی کە ئێمە هەمانە لەو پەروەردەی کە ئێستا ئەتوانێت عولەمای وەکوانی ڕابردوو کە لە حوجرە و مزگەوتەکانە پەروەردە دەکران بۆمان بەرهەم بێنێت بە دڵنیایەوە ناتوانرێ و ئەو مەنهەجەی کە ئەخوێنرا ئەو پەروەردەی کە ئەکرا ئەو ڕوحێتی هەست بە مەسئولیەتی کە لە حوجرەکانە دروست ئەکرا بەداخەوە ئیسان نییە خۆی ئەوەی کە لە خوا لێ خۆشبوو مامۆستا عەبدولکەریمی مدەڕیسەوە لە مامۆستای شارە زووریەوە لە کاک ئەحمەدی شێخ خوای گەورە لیان خۆش بێت لە هەموو ئەو زانانەی کە هەن کە ئێستا لەوانەی کات نەبێت ناویان بێنین لەبەر زۆر هەمووی لە حوجرەکانە پەروەردەکران و لە حوجرەکانە فێرکران وهەر ئەوان دکتۆر مستەفا زەڵمی بەڕاستی یعنی ئەم پیاوە گەشتەوەی ڕێز وەزەرا بە چۆکە هات لەبەردەستیە ئێمە پەروەردەی دەستی چێ بوو پەروەردەی دەستی مزگەوت و حوجرەکانە ئێمە تەئکید دەکەینەوە لەوەی کە ئەوە هەڵەیەکی شەخسی بووە بێ
و حکومت بەدەمی و بچەوە لێپرسینەوە لە وەزیری پەروەردە لەو برادرانش بکە کە ئەمریکایان جێبەجێ کردووە. ئێمە ئەوە ناپرسینەوە بۆی کە بۆ نمونە ئایدایەکە لەم کوردستان ئێوێ واقعک بۆ نمونە ئەمە پەیوەندی بە ڕیش و پەیوەندی بە حیجاب و پەیوەندی بە نیقاب و پەیوەندی بە باڵاپۆش ئەمانەیە ئەوی تری جای بکاتەوە. بەڵام هەندێک شت هەیە حەقی شەخصیە، یعنی ئەم خەڵکە پلەبەندی خۆی پلە و نەژمەی خۆی لەسەر خۆی و ئاوا وەرگرتو ئەڵێ بێت و ئاوا بکەیت. یعنی زۆر جا بە شوێرانە ئەماکەن بە نەزانی ئەماکەن ئەگەر نە ئێمە با باسی علم بێ با باسی پێشکەوتنی کۆمەلگا بێ چ حیجابێکە چ خوشکێکە کە باڵاپۆش نییە چ کەسێکە یعنی کوڕێکە نوێژ ناکات چ کوڕێکە نوێشکەرە یعنی ئێمە بە هەمومان لە وڵاتە ئاژین. ئەبێ بە هەمومان لە وڵاتە فێری چی بین خۆ ئەو خەڵکەی کە کاتێک دژی باڵاپۆش و دژی شتی ترە ئەوە نەبێ لە گەندەڵی لەو خەڵکی ترەوە ئاسان گەندەڵی لەو خەڵکەوەیە کە ئەمان دژایەتی بۆ نمونە بۆ باڵاپۆشی و بۆ شتەکانی تر دەرەبڕن. واقعەکە ئەمەیە ئاەت ئەو بەرپرسیارەتانەی کە داناوە ئەو قامە سەوزەی بەدەستەوەیە ئیمزا لەسەر چەند کەس کردووە کە بۆ شوێنی خۆی و کەسی شیاو لە شوێنی خوشیاوە دابنرێ بۆی ئەو پرۆسە پەروەردەی کە جەناب دەفەرمووی بێتە دی مامۆستایەک لە قوتابخانەکەی بەڕێوەبەرێک لە مامۆستایەک لە پۆلەکەی بەڕێوەبەرێک لە قوتابخانەکەی مدیر عامێک لە هەموو شار و قەزا و ناحیەکە بەڕاستی و بە عام وەزیرێک ئەمە بۆ سەحا ئەمە بۆ شوێنەکانی تریش تەواوە ئێمە تا نەتوانین تاک پەروەردە بکەین ئێمە تا نەتوانین خزمەتی تاک بکەین و نەتوانین بەم فێرکردنەوەشەوە کە سەقەتە نەتیجەیەکی باشمان نابێت. کاک جەلاجی ئێمە گەنجەکانمان بچۆ سەر جادە و بانەکان ئەی بۆ ناچی حکومەت لەمە بپرسێتەوە جەنابی وەزیری پەروەردە بچێ لەو گەنجانە بپرسێتەوە بۆ ئەویان لێ هاتووە کە نەحەقیان نییە لە نەتیجەی ئەوەی کە شوێنێک لێریدا بمەزرێ فراغێکی بۆ دروست بووە و لە نەتیجەی نەبوونی پەروەردەیەک لە قوتابخانە و لە زانکۆ پەیمانگاکانە هەمووی ئێستا وا لەسەر جادەکان و سەعات 3-4 شەو بچۆ بە ناوشارە بگەڕێ ئەو شوێنانەی کە ئێستا قەڵەباڵغن چاخانە و کافتریاکانن کە هەموو نێرگە لە خۆل و مەوادی حەشیش و ئەمانە بەکارێنن. يعني ئێستا بابچن جادەکان من تکامۆیە لە دەستگا ئەمنیەکان سەعاتی شەو بگەڕێن ئەو دوکانانی قەڵەباڵغن ئەو جادانی قەڵەباڵغن چێن ئێستا لەسەر شەقامەکان ئەبێ ئێمە بەڕاستی مشوری پەروەردەی تاکی ئەم وڵاتە بخۆین نەک ئەمە حیجابە ئەمە باڵاپۆشە ئەمە باڵاپۆش نییە ئەم نەزریەیە ئەوەنەی کرد ئەوەنەی تر پرۆسی پەروەردە لە هەرێمی کوردستان بەرەو پاژەبە و بەڕاستی ئێمە بەردەوام لەگەڵ بەرپرسانی پەروەردەی ئەم قسەیەمان کردووە کە پرۆسی پەروەردە لە قەیرانایە و بەڕاستی ئەو مامۆستا و قوتابیانی کە ئێوە پەروەردەیەکەن بەم شێوە ناتوانێت دوڕۆژ خزمەتی کۆمەڵگا زۆر جار قسە لەسەرەوە دەکرێت کە ئەم پەروەردەی کە ئێستا هەیە گرنگ تەنها بڕوانامەیەکە و زۆر جاریش دەبین بە تەسکیەش تەنان بڕوانامەکان و ماستەرەکان دابەش دەکرێت. ئایا ئەمە چیمان بۆ بەرهەم دێنێت؟ واوی کە لە ڕابردوشدا هەبووە ینی تا چەندە دەبێت خودی پەروەردە بەڕاستی پەروەردەکە بەرهەم دێنێت نەک تەنها بڕوانامەکان. ئێمە ئەوەنەی کە لەسەر نیسبەی لە 140 لە 150 لە 170 قوتابیمان دەرچووە ئەم کەلیمێ بەدەم ینی خۆ نەتیجەیەکی عیبێ بەڕاستی لە وڵاتێکانی 48 دەرچووە باشە ینی 16 پرسیار هەڵە بێت 16 پرسیار هەڵە بێ ینی قوتابی بۆ نمونە بیرکاری بیتێ 50 پرسیاری بدەرێ 6 لاپەڕ ئێفڕۆک و بەتانی بڵاوی کاتەوە لەسەر تەختەکەی خۆزگە بۆ من خوشێکم خۆی لە کاتی امتحانەکان هەبوو ئەیگو سەیری قوتابیانەمانە کرد کە تەختەکان ساف بوو ئەیگو خۆزگەمان پێخواستن چکە بۆ مەجای سەحکردنی پرسیاری لەسەر بوو واوەیلا بۆ وەزارەتێک کە نەزانێ چۆن مامەڵە لەگەڵ امتحاناتی قوتابیا بکە امتحانی ئینگلیزی بە هەمان شێوە لە تاقیکردنەوەی زمانەکان ئەوەی ئیشکال لەبوو لە تاقیکردنەوەکانی ترە کە پەیوەندی بە اختصاصی خوانەوە بۆ ئیشکال نەبوو بەڕاستی ئەو پرسیارانەی کە جەناب دەفەرمووی هەموو فەیسبوک بوو بۆ پەپولە نازانم ینی سیغەیەکان داڕژ بوو خۆشیان لێ تێناگەن ئەمە عیبێکی گەورەیە بەسەر ڕاستی بەسەر ئەم وەزارەتەوە ساڵ بە ساڵ هەڵی گەورەتر ساڵ بە ساڵ پرسیار فرۆشتن ساڵ بە ساڵ فەزیحەی گەورەتر پاروپێراکە لەسەر پرسیار بوو ئەم ساڵ ئەوە تا فەزاحەتەکە گەورەترە بەڵام بەداخەوە کە کاتێک قوتابیانە سەر شەقامن کە کاتێک قوتابیان ئەسەر بەردەمی بەرپرسەکان بەتایبەت ئەو بەرپرسیار ئەندام پەرلەمان ئەوە جهەیەکە کە بۆ نمونە گوێ ئەگرێ و داواکاریەکان ئەگەیەنێ بەڵام بەداخەوە لە بەردەمی پەروەردەکان کە کاتێک 2 ساعات و 3 ساعات هەوڵ و کۆششی قوتابێک بگری وەڵڵی کاک جەلال ئەوەی سەیری ئەو سوڕەی کردبێ ناخینە جوڵابی خۆی بە کورد نەزانێ و خۆی بە کەسێکی ئیماندار نەزانێ ئەگری ئەڵێ من ئەوەندە ساڵە شەو نخوونیەکەم 2 ساڵە ماومەتەوە وەزعی باوکو دایکم بەم شێوەیە معقولە ئەم دەسەڵاتە ئەم لایەنە پەیوەندیدار ئەم وەزارەتە غەدر لەم بکە نەزانێت پرسیارم بۆ دانە بۆی دەرەجە بێنم مرتاح بم ڕاستی واقعی گەنجی ئێمە ئامایە ناکرێت لە بەردەمی سبلیت و لە کورسی محڕیکەکان وەزیر و مدیر عامەکانمان بسوڕێن و ئاگان لە ناخ و هەستی قوتابەکانمان نەبێ بانیان کەن لیان کۆڵەوە بزانمە شاکیلیان چییە گرفتیان چییە و باسێکی تریش باسی پاشە ڕۆژە کە بەڕاستی بۆ پەروەردە نەکراون زۆر باشە دادەبێت دوایین پرسیارم لە جەنابەت دەبێت لەسەرەوەی کە پەیامی یەکەمت بۆ پێکەوە ژیان وەل هەمان کات ئەو قوتابیانەی کە باڵاپۆشنم جۆرە
ڕفتارانە ساردیان نکاتەوە لە خوێندن و بگەنە تەنانەت لووتکەی دەسەڵات وەکۆی کە ئێستا جەنابەت بە باڵاپۆشیت و لەناو پەرلەمانی کوردستانی شێت. طبعا وشەی پێکەوە ژیان وشەیەکی زۆر جوانە بەس تەنها بە قسەیەکی بە قۆبرێق نەبێ. مەفروزە لە هەرێمی کوردستانە گشتین و توێژەکان بیسەلمێن بە تایبەتی دەسەڵات زۆر جێگەی داخە بەڕاستی دەسەڵات ئێستا ئەوەی گرفتە خزمەت بە هەرێمی کوردستان و تاکی کۆمەلگانە کە ئەجێندای حیزبی خۆی جێبەجێ دەکات. ئێمە تەمەنا دەکەین وانە بێت تەمەنا دەکەین گۆڕانکاری بەسرا بێت. ئێمە کە باز لە پێکەوە ژیان دەکەین باز لە ڕۆحیاوکاری دەکەین باز لە یەکدەنگی و یەکڕەنگی دەکەین باز لە بەرەو پێشبردننی وڵات دەکەین باز لە بەرەو پێشبردننی سیستمی خوێندن دەکەین بەڕاستی بە یەکدەنگی و بە یەکڕەنگی بە پێکەوە ژیان و بە تۆکمەیی و بە ئامانجگەلێکەوە نەک بۆ نمونە منێک تەنها ئەجێندای حیزبی خۆم ئەو ئەجێندای حیزبی خۆی ئەو لە مەسلحەتی بەرژەوەندی خۆی ئەو لەبەر پێگە و کورسیەکەی خۆی ئەو لەبەر ئەوەی وەزعی دارایەکەی لار نەبێ ئەمە بەڕاستی گرفتێکی گەورەیە ڕووی لە تاک بە تاکی هەرێمی کوردستان کردەوە لە دەسەڵاتداران دەسەڵاتدارانە کوزنەی مامۆستای شارە پێدا باکیانی ئەوان بۆ خۆیان ژیانی خۆیان و سۆگەر و جێگیرە بەڵام گەنجەکانمان مەحروم و منکوب و بێهیوا بوون و ئەژنۆی غەمیان لە باوەش گرتو و هەموو بەڕاستی هیواکان بەڕویانە داخراوە هەرچەند ئێمە حەز ناکەین حەز دەکەین هیوایان بۆ بگێڕنە حەز دەکەین بە هیواوە بژین حەز دەکەین بە چۆک دانە حەز دەکەین بەردەوام بن لەسەر خەدمەت. من بەڕاستی پەیام لێرەوە بۆ هەموو ئافرەتانی باڵاپۆشەوە بۆ ئافرەتانی نا باڵاپۆش من کاتێک کە باڵاپۆشم بەڕاستی ملکەتی فەرمانی خی پەروەردگارم خی گەورە لەسەر و حوتەبقاتی ئاسمان و فەرمانی بە من کردووە. ئەمە نە حەزێکی بەڕاستی ئینسانیە نە حەزێکی دنیاویە نەم بەرژەوەندێکی شخصیە نە ئیمتیازێکی دنیاوی بۆ شتێکە بۆ نمونە بۆ بەرژەوەندی حاڵەتێک لە بابەتانە ئەمە فەرمانێکی پەروەردگارە خی پەروەردگار چۆن فەرمانی بە نوێژ و ڕۆژ و حەج و زەکات و ئەمانە داوە ئەمە فەریزەیەکە خی گەورە لە مەحکەمەی ناباڵاپۆشی خۆش نابێ بۆیە من لێرەوە دەڵێم ئەوەی کە باڵاپۆشە ملکەتی فەرمانی خی پەروەردگارە فەرمانێکی خی پەروەردگاری جێبەجێ کردووە سەربەرزە سەربڵندە شکۆدارە خاوەن پێگەیە من لێرەوە پێیان دەڵێن بەڕاستی دامەزراوتر بن تۆکمەتر بن بەڕاستی بە ئیرادەتر بن هیچ کاتێک ئەم حاڵەتانە ئەم هەنگاوانە چۆکتان پێ بدانەدا سارتان نکاتەوە ئەوان ویستیان شکۆی کەسێکی باڵاپۆش بشکێنن بەڵام خی پەروەردگار بەویستی ئیرادەی خۆی لە هەموو بە هەرێمی کوردستان و بگرا خەڵکانی دەرەوەش هاتە سەرخەت و شکۆی ئەم کەسەی بەرز کردەوە. من لێرەوە دەڵێم بەڕاستی حیجاب شکۆیەکی بەرزە دەستکەوتێکی گەورەیە ئیمتیازێکی بەرز و پیرۆزە لە هەمووی گرنگتر کەمە فەرمان و فەریزەی پەروەردگارمان جێبەجێ کردووە خی پەروەردگار ئەو ئینسانی کاتێکە باڵاپۆشی دەکات لە چرکە ساتی یەکەمی و باڵاپۆشی کردووە لە خەیر و سەواب و چاکەدایە نەک من ئەمڕۆ بۆ نمونە کە باڵاپۆشیم کردویتر تاوە یەک جار سەوابم بۆ دەنووسرێ هەموو کات و سات و چرکەیەک کە تێپەر دەبم بەبەر چاوی عکسی ڕەگەزی خۆمە ئەجر و سەوابم بۆ دەنووسێ بەڕاستی حیجاب ئەجرە حیجاب پاداشتە حیجاب سەربەرزیە حیجاب سەربڵندیە حیجاب بەڕاستی پێگەی کۆمەڵاتی حیجاب وە لە ئافرەت دەکا کە بوونی خۆی بسەلمێنێ وە سەلامت بێ لە هەموو چاوێکی ئەو گورگە برسیانی کە لە کەمین و تەڵەدان بۆ ئافرەتانی ڕسەن و داوێن پاک و ڕۆژ بەرز تەمەنا دەکەم بەم بەڕاستی ڕووداوە ئافرەتان بەیعەت و پەیمان لەگەڵ خی خۆیاندا نوێ بکەنەوە بۆیە دەڵم باڵاپۆشی کەم نییە مادەم تۆ فەرمانی خی پەروەردگارە جێبەجێ کردووە ئینشاڵڵا مەجووری لای زاتی پەروەردگارە چۆک دامەدەن سیستیمە نوێنن تەمەڵمە بن وە ترس و خۆفداتان نەگرێ و وانەزانن حیجاب کۆسپ و لە پەرا لە بەردەمتانە بگرە شکۆیە و سەربەرز و سەربەرز و سەربرەستر دەبی ئەوەی ویستی بەڕاستی بیشکێنێ وەتە بخوای پەروەردگار خۆی سەلامەتی کرد و سەری بەرپرسیارەتێکی قورسی بەرپرسیارەتێکی گەورەیە منیش حەز دەکەم لێرە بە ئافرەتانی باڵاپۆش بڵێم هەر گڵۆپە ئارەقێک لەژێر ئەو باڵاپۆشیەوە کە دەی ڕێژن دڵنیا بن هەفتا پایسخوای گەورە ئینشاڵڵا لە تەوژم و بڵێ سێ ئاگری جەهەنەم دەیان پارێزە چکم فەرمانی پەروەردگار جێبەجێ دەکەن و دوعای خێریش بۆ هەموو ئەو ئافرەتە دەستە خوشکانەمان دەکەن کە ناباڵاپۆشن و ئومێدمان وایە پەیمان بەخوای خۆیان بدەن و بگەنە لووتکەی قەناعەت و ئەو فەریزە خوایە جێبەجێ بکەن چکم هیچ کەسێک لە مەحکەمەی ناباڵاپۆشی لای زاتی پەروەردگار ڕزگاری نابێ وەکو مەحکەمەکانی نوێژ و ڕۆژ و حەج و زەکات و ئەوانی زۆر سپاس بۆ یەکە لە بەڕێزان مامۆستا عەبدولخالق ماوەتی کارگەری لقی سلێمانی یەکێتی مامۆستایانی کوردستان و هەروەها بەدرێ ئیسماعیل پەرلەمانتار لە فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەی گفتوگۆی ئەم شەودا. بینەرانی عەزیز سپاس بۆی وەشکە تام ساتەی بەرنامە لەگەڵمانە بوون تا بەرنامەیەکی دیکە و گفتوگۆیەکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ. زۆر سپاس مامۆستا دەستیەوە.